سەماکردن لە ئێوارەیەکی هاویندا لەگەڵ مۆسیقای ناوچەیی کە لە دەوروبەری پارکەکە دەنگی دەهات. ئاڵای ئەستێرە و هێڵ لە سەری ئەمریکاش کە دەشکایەوە هەستتە کرد لە کارنەڤاڵێکی ویلایەتی ناو ئەمریکای، بەڵام لە ڕاستیدا مەبرووکسل بوو. بەلجیکا ئاهەنگێکی گەورەی لەدایکبوونی بۆ ئەمریکا ساز کرده بوو. لە پارکی سینکوێنتەر لە پایتەختی بەلجیکا بەڕێوەچوو تامێکی ماڵەوەی پێشکەش بۆ ئەمریکایانە کرد کە لە ئەوروپا دەژین و کار دەکەن و هەلێک بوو بۆ تاقیکردنەوەی کەبابی کلاسیکی ئەمریکی بۆ ئەو ئەوروپایانەی کە بە برسێتی هاتبوون بۆ ئەوێ. کۆمەڵێک کەسایەتی بەرز وتاریان بۆ ڕۆژی لەدایکبوونی ئەمریکا هەبوو، لە نێوانیەدا سەرکردە باڵاکانی ئەمریکا کە لە ئەوروپا بوون. ماوەی 250 ساڵە ئەمریکیەکان دۆزی ئازادیان پێشخستووە و ڕوبەڕووی هەموو ئاڵنگاریەک بوونەتەوە و بەڵێنی ئازادیان بۆ نەوە لە دوایینەوە فراوانتر کردووە. ڕاگەیاندنی گەلێکی ئازاد و سربەخۆ لەلایەن ئێمەوە لە چوارچێوەی ڕۆشنگەریەکی فراوانتری ئەوروپادا سەری هەڵدا. مێژووی شارستانی هەوبەشمان بە پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ ئەوروپا قوڵی و بەردەوامی دەبەخشێت. هەروەها سەرکردەکانی ئەوروپا بۆ ئەو جەماوەرە کە لە پارکەکە کۆبوود بوونەوە قسەیان کرد. لە کاتێکدا 250 ساڵی ئەو شارە درەوشاوی سەرگردەکە یاد دەکەینەوە، دەمەوێت پیرۆزبایی ڕۆژی سربەخۆیی ئەمریکا بکە. ئەوە ئەو شێوازەیە کە ئێمە جیهان دەبینین، هەمان ئەو بیرروبۆچوونەیە کە دەسەڵات هیگەلە. لە ئێستادا پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ئەوروپا بەهۆی پرسەکانی وەک بازرگانی، بەرگری و ململانەی ئەمریکا لەگەڵ ئێران ئالۆزا، بەڵام هەندێک لەو بەلژیکیانی کە بەشداریان لە ئاهەنگی لەدایکبوونی ئەمریکادا کردبوو پەیوەندیەکی قوڵتریان بە ئەمریکاوە دەبینی کە پێش هەر گرژیەک بوو. ڕاستیەکەی ئەوەیە کە بەبێ ئەمریکا ڕەنگە ئەمڕۆ وڵاتێکی سربەخۆ نەدەبووین. پێم وایە زۆر شتمان هەیە کە سوپاسگوزاری بین. هەروەها پێم وایە ئەمریکا ڕۆڵێکی زۆری هەبووە لە یارمەتیدانی ئێمە بۆ گەشەکردن و بوون بە ئەو نەتەوە دەوڵەمەندەی کە ئەمڕۆ هەین. دوای 250 ساڵ یەکێک لە باشترین دموکراسیەکانی جیهانیان هەیە. ئەندامانی سوپای ئەمریکاش ئامادە بوون. ئاڵای ئەستێرە لە سەریش لە دەوروبەری پارکەکەدا دیار بوو کە دەشکایەوە. لەوێ لەگەڵ ئەوروپیەکان و ئەمریکایەکان بە هیوای 250 ساڵی دیکە لە هاوبەشی و ئاواتی هاوبەش و ڕەنگە هەڵداگێکی هاوبەشیش.